بینەرامان لە کوردستانی عێراق ڕەنگە زۆر متابعەی ئەم ڕووداوانە نەکەن کە لە ئێرانە، بۆیە پێشەکیەک بڵێم میر حسێن موسەوی ئەرە کەسەیە کە نزیکی وابوو بە 12 ساڵ لەمەوبەر ساڵی 1999 بوو 13 ساڵ لەمەوبەر نەک بەخشە 13 ساڵ لەمەوبەر بوو کە لە انتخاباتێک لە هەڵبژاردنێکە بەرامبەر بە ئەحمەدی نەژاد خۆی کاندید کرد وە سەرنجام لە انتخاباتەکەیە دۆڕاندی یاخود دۆڕاندن بە زۆر پێیان دۆڕاند یاخود تەزویرێکیان کردووەوانە لە دوایەوەیە جوڵانەوەیەک دروست بوو لە ئێرانە بە ناوی دەنگی من کووە و سەرنجام ئەو بزوتنەوەی سەوز پاشان میر حسین موسەوی کەوتە زیندان و دەست بەسەری نزیکی زیاتر لە 12 ساڵە دەست بەسەرە و تەمەنیشی چۆتە سەر و هەشتا. میر حسین موسەوی زەمانێک سەرۆک وەزیرانی ئێران بوو ساڵەکانی کۆتایی هەشتا کە وەختێکە ئێران لە دەورەی خومینی بوو ئەو دەورەی خومینی ڕابەر بوو ئەو دەورەکە پێش بەڵێ هەر ئەو دەورەیە بوو کە هەزاران کەس لە زیندانیانی سیاسی بەهۆی کۆتایی هاتن یاخود پاش کۆتایی هاتنی جەنگ سەروبەندی کۆتایی هاتنی جەنگ لەگەڵ عێراقا هەزاران کەس ئەعدامکران و کاتە ئەو سەرۆک وەزیران بوو. ئێستا میر حسین موسەوی بەیان نامەیەکی دەرکردووە ولا لە تەواوی تەمەنیان میر حسین موسەوی کەسێک بۆ لە ئەفرادەکانی ناو جمهوری ئیسلامی ئێران هەمیشە وەختێک باسی خومینیەکە قسە لەسەر گیانی زیندووەکە کە گیانێکە هەر زیندوو ماوەتەوە نازانین چۆن بەڵام بەرحاڵ باسی گیانی زیندووەکە ئاوا ناوی خومینیە بە کەسێک بۆ لە قوتابیە زۆر زۆر نزیکەکانی خومینی و ئەو سەر بەو ڕێبازەیە بەڵام ئەوە بوو لە ساڵی 13 ساڵ لەمەوبەر لە سەروبەندی و هەڵبژاردنەیە گوایە بە ناوی ئیسلاحات و بە ناوی تەطبیقکردنی ڕاستەقینەی دەستوری جمهوری ئیسلامی ئێران گوایە بەعزێک مەوادی دەستوری جمهوری ئیسلامی ئێران تەعتیل کراوە لەلایەن ئەم مستەبیدانەوە ئەو خوازیاری ئەوەیە کە ئەم دەستورە ئەبێ بۆکو خۆی جێبەجێ بکرێت. ئێستا هەر ئەم کەسەکە ئەوە نەساڵە ئەم پەیامەی داوە هاتووە و دەنگی هەڵبڕی و بەرنامەیەکی نووسیۆڵێ ئیتر کار لەوەیان نەما باز لەسەر تەطبیقکردنی ئەم دەستوری جمهوری ئیسلامی ئێران بکەین ئەبێ دەستوری جمهوری ئیسلامی ئێران بگۆڕێ و سەرنجام سێ پێشنیاری کردووە کەیشیشانەوەیە کە ڕیفراندۆمێک بکرێ ڕیفراندۆمێک گوایە سالم و گوایە ڕیفراندۆمێکی دروست و ڕیفراندۆمێکی ئازاد کە دیارە بە معنایەوەی کە تەزمیناتی دیاریکراو هەبێ بۆیەکەوە بە ڕێک و پێشی بەڕێوە بچێت بە حساب و لەم ڕیفراندۆمیا پرسیار لە خەڵک بکرێ ئەیانوێت دەستوری جمهوری ئیسلامی ئێران وەکو خۆی بێنێتەوە یا بگۆڕێ و ئەگەر خەڵک اختیاریان کرد کە بگۆڕێ وەختە مەجلیسێکی تەئسیسی دروست بێت کە ئەم مەجلیسە تەئسیسیە مەجلیس تەئسیسیانی مەجلیسێکی هەڵبژێراو لە نوێنەرانی خەڵک ئەم جارە دابنیشن دەستورێکی نوێ بۆ جمهوری ئیسلامی ئێران دابنێن و سەرنجام ڕعایەتی دیموکراسیەت و گوایە دەنگدان و هەڵبژاردن ئەم شتانێک تیا بکرێت. پێم وایە بە کورتی شتێکی کورتم لەسەر بابەتکەوت ڕەحمان ئەگەر شتێکی ئیزافی هەیە ئیزافەی کە و پێم بڵێ تێڕوانینمان چیە لەسەر ئەمە ئێمە چۆنی هەڵستێنێنین ئەم هەنگاوی میر حسین موسەوی. بەڵێ ناوەڕۆکی قسەکانی هەرێ و سێ خاڵەیە کە تۆ باست کرد بە نەزەرمەوە لە ئەهمیەتی دەرەجە دوایە ئەبێ بگەڕێنەوە سەر هەر ئەوەی بزانین ئەوڵەن جێگە و پێگەی خودی میر حسێنی موسەوی لە کولی عمری جمهوری ئیسلامیە تا ئێستا کە دۆ گۆشەیەک ئشارەت پێکرد من بۆ تەکمیلەی چەند شتێکی دیکاڵە. دووەم پرسیارەوەیە بۆ ئێستاواکە میر حسێنی موسەوی کە ئێستا لە تارانە و پێڵەن حەسر لە زیندان نەبوو لەم 12 ساڵەدا بە دەستوری هەرم خامنەیی لە ماڵێکە لە ماڵەکەی خۆیە یا ماڵێترە کە لە اختیارەندانەوە کۆنترۆلەکرێ وەکو زیندان دەست بەسەرە. بۆ لە ئێستادا مەبەستی چیە لەو کارە و جۆری کە لە ئەوڵشۆ تۆ سارت بکە من بە ئەوە بڵێم میر حسێنی موسەوی نەتەنیا لە شاگردە نزیکەکانی خومینی بوو
13 ساڵ لەوە پێش کە بزوتنەوەی سەوە زۆڕێکەوت و زاهرەن بوو ئەو بوو بە ڕابری یەکەمی و مێدی کاروبیش بوو بە ڕابری دووەمی. ئەو وەختە میرحسێنی موسەوی لە وعدە تەبلیغاتیەکان هایوە من دەورانی زێڕینی ئیمام زیندووەکەمەوە، یعنی تەواوی پلاتفۆرمەکەی ئەوە بوو کە مەسەڵەن ئەو 10 ساڵی ئەوەڵی عمری جمهوری ئیسلامی کە بەڕاستی 10 ساڵی کارەسات بوو هەر وەکو 30 ساڵەکەی تریش، بەڵام ئەو 10 ساڵە 10 ساڵی کوشتوبڕی بێوێنە بوو، 10 ساڵی شەڕی ئێران و عێراق بوو. ئەوەی لە زمانی فارسیە ئیترجێ کەوتواڵین دەهەی 60 ینی یەک دەیەی 60ەکانی شەمسی ئێرانی، ئەوە بوو لە ساڵی 60 بە هەزاران لاو لە خیابانەکان قەتڵعام کران. ئەوەیە کە لە ساڵی 67 نزیک 15 تا 20 هزار زیندانی بەرحاڵ بە دەستوری مستەقیمی خومینی و ڕاز لە کاتێکا کە ئەم میرحسێنی موسەوی سەرۆک کۆمار بوو کوژران لە زیندانەکان دوای ئاگربەسی بینی ئێران و عێراق و بۆ بازدانەوەی ئەوە بە دەستوری خومینی ئەو کارە کرا و ئەو سیستمی ڕەشی جمهوری ئیسلامی لەو 10 ساڵەیە دایان سەپان بەسەر کۆمەڵگایە تا 30 ساڵەکەی دیکە بتوانێت عمر بکەوە. میرحسێنی موسەوی ئەو وەختە سەرۆک کۆمار بووە، ئەو وەختە سەرۆک کۆمارش بەخشە سەرۆک وەزیران بووە، سەرۆک وەزیران بووە، سەرۆک وەزیران لە سەرۆک کۆمار کە وەختە هەرەم خامنەیە بووە دەسەڵاتی زیاتر بووە. هەر لەو وەختەوە کێشەیەک لە بینی ئەم خامنەی و میرحسێنی موسەویە بووە، مەسەڵەن خامنەی قەت ئەمی کاندید نەکردو بۆ سەرۆک وەزیرانی خۆی، هەموو جارێک لەلایەن خومینیەوە بەسەریا داسەپاوە، هەتا بۆرە خزمەتێکیشیان هەیە ئەمانە لەگەڵ خامنەی. منزورمەیە بڵێم لەو 12 ساڵی ئەوەڵ لە هەموو جنایەتەکانی جمهوری ئیسلامی دەستی بووە و دوای ئەوەش زاهرەن ئیتر لە قودرەتان نەما و سەرۆک وەزیران نەما و دەورەکەیتەوە بوو 8 ساڵ سەرۆک وەزیران بۆ 2 دەورەی 4 ساڵە نەبووە. عەقبە هەر جزئیە و سیستمە بوو لە زانکۆکانێک گوایە دەرسیەوتەوە لە نێو ئەم نەهاد و ئەو نەهادی کۆماری ئیسلامی فەرهەنگی و ئەرشاد و ئەوانە حزوری بووە. ئەوەیە بزوتنەوەی کۆنەپەرستانەی سەوزش کە وەڕێکەوت ئەو وعدەکەیەوەی دەورەی زێڕینی ئیمام خومینی زیندوکاتەوە تا ئەم لەحزەش کە حتا ئەم بەیانیەشی داوە و کە هەموو کەس پێڵەنی ترەمە ڕەتبوونە لە کۆماری ئیسلامی کە بە دەرەجەیەک وایە تر معناوێ ئەم کۆماری ئیسلامی دەورەی خامنەیەی قبوڵ نییە و کارێکی دیکە بکرێت. بەڵام تا ئێستاژش تاکوونە قسەیەکی لە موردی ئەو دەیەی کارەساتی ئەوەڵ و شەخص خومینیەوە کە گویا ڕەخنەیەکی لێ بێ یا بڵێ هەڵەیەک بووە باز نەکردووە. ئەمە وەزیەتەکەیەتی خودی ئەم و هەرەوە لە دەورەی بزوتنەوەی سەوزە ئەو بەدوای ئەوە بوو قانونی ئەساسیەکەی ئێستای جمهوری ئیسلامی هێندێک دەستکاری تیا بکرێ و ئیسلاح بکرێ و دەورەی باشی ئیمام زیندوو بکرێتەوە. ئەلان دوای 12 ساڵەکە لە قودرەت وەدەنکردە ڕەحمان من ئەوەی کە بیستومە شعارەکەی ئەوە بووە کە تەطبیقکردنی بێ کەم و کاستی ینی بێ ئەم ڕازەکەی بەڵە نا دەستکار ڕازەکەی ئەوەی تۆ دروستە لە من شاید دقیق نەبووم لەوەدا دقیقەن ئەوەختا یوزە بێ ئەملا ئەولا قانونەساری ئەساسیەکەی کۆماری ئیسلامی زۆر باشە و تەطبیقی کەین و گویا خامنەی ئەوان تەطبیقی ناکەن. ئەمە ساڵخەکەیەتی، ئەمە پێشینەکەیەتی، یعنی بەرحاڵ لە هەموو لە دامەزراندنی کۆماری ئیسلامی ڕەش و لەو دەیەی ئەوەڵ و ئەو جنایەتانە لە هەموو ئەوانەدا شەریک بوو. ئێستا بۆ دەستی بردووە بۆ ئەم پرۆژەی ئێستا ئەمە ڕێک پێشەوەی بۆ ئەوە بێ لە کۆماری ئیسلامی ڕەتبێ ئەمانە هەموو ئەزانن ئەم باڵانەی نێو خودی کۆماری ئیسلامی ئەزانن جمهوری ئیسلامی نامێنێت ئەڕوا سەرنگون ئەبێت. ئەوە بەو قەناعەتە گەیشتون باوەڕکە من پێم وایە خامنەی بەو قەناعەتە گەیشتۆ بۆ مەسەڵەن خامنەی لە 2 هەفتەی ڕابردووە تیمێکیان سازمان داوە بە نێوی زاهرەن تیمی ئیقتصادی
کە بەرپرس نەبێنە لە بەرابەر مەجلیسە کارتۆنیەکەیانە نە لە بەرابەر دەوڵەتەکەیە نە لە بەرابەر قووەی قەزایەکەیە هەموو اختیارێکی بێ بۆ ئەوەی ئەمواڵی دەوڵەتی بە فرۆش بگەێنێ بەشی دەوڵەتی نادان بە فرۆش بگەێنێن بیکەنە کەرتی تایبەت یا ئەحساسەکەی خەریکن خودی بەشێ لە کۆماری ئیسلامیەکەیان بە هەڕاج بن یعنی ئەمە نیشانەی ئەوەیە دەستیان داشتووە لە هینە لە ماڵە گەچەکان تپیا بێ بجۆزنەوە بەم زوانە بێ بجۆزنەوە ئەجی خێرایە زوو ماڵەکان هەرشەکەن و من منزورمەیە ئەگەڕێتەوە بۆ هەلومەجێ ئەزانێ میر حسێنی موسەویش ئەزانێت جمهوری ئیسلامی نامێنێ دەرنەتیجە وەلە عینە حاڵە ئەزانێ بەڕاستی خرۆشێکی شۆڕجێرانەی جەماوەری دەستی پێ کردووە نەتەنیا ئەوێ جمهوری ئیسلامی نەمێنێ بەڕاستی ئەوێ سەرمایهداری نمێنێ لە ئێران بە شعاریانە دیارە بە قسەیانە دیارە بە ویستیانە دیارە یعنی ئەوەی پێڵین ئێمە پێڵین چەبوونێکی ئاشکرا بەم خرۆشە جەماوری ترسی ئەویان لێنیشتووە نەکرد باڵەکانی و جمهوری ئیسلامی هەرەوە باڵە بۆرژواییەکانیشەوە بەشی ئاخری قسەکانمانە چینە سەر باڵەکانی دیکەی ئۆپۆسیۆنی سەرمایهداریش ترسی وایان لێنیشتووە ئەم ئاڵوگۆڕە شۆڕ جێرانە لە ئێران ڕووبدا بەرحاڵ بەرەو ئازادی خوازیەک و بەرابری خوازیەکی بێوێنە ئەڕوات و لە کۆنتترۆلیان دەرئەچێت بۆ بربەرەکانێ لەگەڵ ئەم خرۆشە جەماوەریە لەگەڵ ئەم بزوتنەوە سەرنگونی خوازی شۆڕە جێرانەیە بە باوەڕی من کە لە مەیدانایە و بەرەوە ئەوواڕوە خۆی بەهێزتر کا و بە نەتیجە بکە بۆ بربەرەکانێ لەگەڵ ئەوەیە بە معنایەک بەڕاستی ئەمانە دژی شۆڕشی جەماوەری دژی ئەم خرۆشە جەماوەریان بەرحاڵ ئەمە بەو معنا مانع دروستکردنە یعنی پلاتفۆرمەکەی میر حسێنی موسەوی ئەوە هیچ کە پوچە ئیجرا ناکرێت لە چوارچێوەی جمهوری ئیسلامی بە سەدارەتی جەنابی خامنەیی ڕەفراندۆم چۆن بەربەراکرێ ئەوە بۆ خۆی مەعمایەکە ئەوە بۆ خۆی بە قەولی ئێواڵەن مەهزەرەیە چییە ئەوەیە بەڕاستی ئەمە هەر ناکرێت دوای ئەوەی سپای پاسداران و خامنەیی و لەسەر کار بن و ئیجازە بدەن قانونی بنەڕەتەکەیان ئەو جۆرەش بگۆڕە کە ئەوان لەسەر کار نەبێنن ئیترەمە زۆرتر پرۆپاگەندا زۆرتر تەبلیغاتە بۆ فریوکاری و بەشێکیشی بەڕاستی بۆ نەجاتی وەزی خۆی و دارودەستەکەی خۆیەتی میر حسێنی خۆیەتی دارودەستەیەکی هەیە ئێوە لە ئایندەی و ئاڵوگۆڕای زاهیرەن پاکانەیەکی کردبێت دەنووسە بە نەزەرم لە ڕوانگەی خەڵکی شۆڕەجێری ئێرانەوە لە ڕوانگەی هەموو ئەوانەی کە ئەم خرۆشە جەماوەریان بە شعاری ژیان ئازادی وەڕێخستووە لە پێشە کەسانی وەکو میر حسێنی موسەوی و مێدی کاڕوبی و ئیسلاح تەڵەبان و دووی خۆردادی و جەنابی خاتمیشە لەو بابەتەوە قسەکردووە ئەوانە جارێ لە پێش ئابێ محاکمە بکرێن ئەوانە بۆ خۆیان بنیانگوزارانی جمهوری ئیسلامی بوون لە پێش بەشدان لە هەموو تاوانەکانی ئەوان ئەبێت دەقیقان بە جرمی ئەو تاوانانەی کە کردویانە بەرابەر بە کۆمەڵانی خەڵکی ئێران لەو هەلو مەرجیان نین لەو شەرایطیان نین کەڵام پلاتفۆرم دەن بۆ نەجاتی ئێران بە قەولی خۆیان و پلاتفۆرم دەن کە گویا دڵسۆزی بۆ خەڵکی ئێرانتیایە ئەو جەنابی میر حسێنی موسەوی و خاتەمی و هەموو دەست و پەیوەندەکانیان ئەبێ لەسەر سەندەڵی لە دادگا دابنیشن جواب دەرەوە بن محاکمە بکرێن بە سزای ئەعمالی خۆیان بگرێ ئەوانی تر جێگا و ڕێگایەکیان لە هەڵسوکەوتەکانی سیاست ئێران نەماوە بەڵام کۆمەلگای ئێران کۆمەلگایکی گەورەیە بزوتنەوەی جۆراوجۆری تایە بزوتنەوەی کۆنەپەرستانەی بورژوایی تایە هەر ئێستا بەشێک لە ئۆپۆسیۆنی ڕاستی بورژوایی ئێران کە نێویشیان ئۆپۆسیۆنەوە هەر سبێنێ جومعە 8 کەسیان گویا کۆنفرانسێکە بەسن لێستاوە ئەمانە بەرەوپیری نەک بەرەوپیری لانەکەم بەرەو تەئیدی ئەم پرۆژەی میر حسێنی موسەوی ئەوان بۆ ئەواکەن چونکی هاومەنفعەتن لە بەربەرەکانە لەگەڵ خەڵک لە بەربەرەکانە لەگەڵ شۆڕش لەگەڵ شۆڕژجێری لەگەڵ خرۆشی جەماوەری هەموو ئەمانەیانەوێ عاقبەت جمهوری ئیسلامی بە خامنەی و وەلی فەقیوانەیە و بڕوا بەڵام دەسەڵاتی سەرمایهداری لە ئێراندا بمێنێت دەنەچە ئەڵەی بۆ لەم کاتەیە ئەو کاراکە بۆ
بربەرەکانەیەکردن لەگەڵ خرۆشێکی شۆڕەژێرانە لە ئێرانە وەڕێکەوتووە. ئەمەش یەکێک لە ڕاوتەکانی نێو سیستمی کاپیتالیستی ئێرانە کە میرحوسێنی موسەوی نمایەندەجیەکە و بەم پلتفۆرمەوە هاتۆتە مەیدان و من پێم وایە بە جێگایەک ناکە چونکی و ئایندێشی نییە نەخۆی نە پلتفۆرمەکەی ئایندەی نیە. نارحاڵ منیش بێگومانم لەوەی کە میرحوسێن موسەوی لەوە کەمترە بە تایبەتی لە دۆخێکی ئاوا خۆشانی شۆڕژگێڕانەوە ئەوەی کە خەڵک بە شعاری ژنژیان ئازادی و جاوەش سەرنجڕاکێشەکە باسی جوڵانەوەی پاکی ژنژیان ئازادیەکە یانی دووبارە ئەم وتێژ ئەویش دووبارەیە کاتەوە کە ئەمە پەیوەستین بە جوڵانەوەی پاکی ژنژیان ئازادیەوە بە جۆرێک خۆ هەڵواسینە بە جۆرێ لە جۆرەکان هەوڵدانە بۆ خۆ هەڵواسین لەگەڵ ئەم خۆشانەیە بەڵام خۆ هەڵواسینێکە پەچی بخاوە ڕێگەی لێ بگرێەوە نەهێڵێ ئەسڵەن لە ئەو هەنگاوانەی کە ئێوێ هەڵیگرێ بەرەو پێشەوە سەرکەوتوو بێەوە بگرە هەوڵی بەرەو پاشگەڕانەوەیدا و لە لایەکی تریشەوە من یەک گومانم هەیە کە ئەوە ترسێکیشە لەوەی کە باشە دەست بەسەر نیە وەختی جمهوری ئیسلامی ئێران بڕوخێ و جمهوری ئیسلامی ئێران لە کارانە بێ کەسێکی وەکو میرحوسێن موسەوی لە پێش هەموو کەسەوە برێتە بەردەمی دادگا چونکە ئەوسان کەسی نییە دەوروبەری دیفاعی لێ بکات ممکنە پاسدار و جەنراڵەکانی پاسدار و پیاکوژەکانیان ماوەیەکی دیاریکرا خۆیان بێڵنەوە لە هەندێک جێگای مقاومەتێ بکەن و ئەوانە بەڵام ئەو هەر بە دەردی بە کوردینەوە بە کڵاوە ژیرێ لە ماڵەکەیە چنەی گەرنەوەی بن بۆ دادگا بەشێک خۆ پاکانەکردنە لە بەرامبەر ئەم جوڵانەوەیە و خۆپاکردنەوەیە بەڵام ناشبێەوە بە دوور بگرین کە ڕاستی میرحوسێن موسەوی و ئەم تەیفێکە لە دەوری و کۆبوونەتەوە و سیرەوە بوو کە من بینیم لە دەریشەوە بە تایبەتی تەلەڤیزیۆنێکی وەکو BBC کە لەوەتی جوڵانەوەی ئەم جوڵانەوە و خۆشانە شۆڕژێڕانەیە هاتوۆتە پێشەوە شعور دەکرد کە بەشێک دەستی بەرداوە لە ئەوانی کە پیانەوتری ئیسلاح تەڵەب و لایەنگرانی ئیسلاح و ڕیفۆرم لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە کە چی ڕاستەوخۆ لەگەڵ ئەوەی کە میرحوسێن موسەوی هاتە پێشەوەوانە و دەستیان پێکرد بە قسەکردن لە ئەبعادەکانی ئەم گرنگی و بایەخی ئەم مەسەلەیە و دەی کۆکردنەوەی ئەو کەسانی کە لە دەرەوەی وڵاتن و لایەنگریەکەن و قسەکردن لەسەرەوەی باشە ناکرێ بێ پەیوەست بێ بەمەی کە لەگەڵ ئەطرافەکانی تراوەکو بۆ نمونە ڕەزا پەهلەوی و ئەوانەی ترەوە ئەفرادانی ترکە لە دەرەوە نوێنەرایەتی گوایە خۆیان بە نوێنەری بەشێکی ئەم جوڵانەوەی و ئەم ناڕزایەنە ئەزانن لە ئەوانە کەوتنە ئەم قسانە بە جۆرێک جێکردنەوەی لەناو ئەم سەفی ئۆپۆزیسیۆن و معارەزەیەوە هێنانی بۆ ئەم بەشە بۆیە ئەوەی کە ئەبیلێ لە پشت میرحوسێن موسەوی جەریانێک و ڕەوتێکی کۆنەپەرستی بۆژوازی ئێرانی هەیە کە لەم ڕەوتە نییە پێشتر ئێمە باسی ڕەوتە کۆنەپەرستەکانی بۆژوازی ئێرانمان کرد میرحوسێن موسەوی ئەتوانێت لەو ریزەیە جێگە بگرێت کە پیانوترێ میلی مەزهەبی کە ئەو جەریانەیە کە دووبارە قسە لەسەر ئیستیقلالی اقتصادی ئێران و پەیوەست نەبوون بە ئیمپریالیزم و ئانەوە کات و دەزەنێ بە بەگوایە بەڕووی ئیمپریالیزم و سەرمایهداری دنیاوە گوایە بێت بڵێن مداخەلە بکا لە ئێراننا و ڕێگەی پێنادەنوانەوە تایبەت لە ناو نامەکەشە قسێک لەوا کە هەشتێک بکرێ بێ مداخەلەی دەرەوە قەدەغە بکرێوان جۆرێک هەستەکەی ئەمان نوێنەرایەتی ئەم تەیفە ئەکاوە هەوڵێکە بۆ شکڵ پێدانەوەی ئەم تەیفە بە جۆرێک لە جۆرەکان کە پێشتریش تۆ لە بەرنامەکانی ڕابردووە باست کرد کە ئەم ڕەوتە شانسێکی ئەو تۆی نییە لەبەرەوەی زۆری هێرکەکانی خۆی خستوە سەبەتەی جمهوری ئیسلامی ئێرانەوە هەموو سێرکەکانی ئەشچێ کە جمهوری ئیسلامی ئێرانی ژوەرگەڕا ئەمە حقیقەتەوە پێم وایە ئەم هەوڵەش بێ ئایندەیە وەکو تۆ باست کرد بەڵام لە هەمان کاتە دروستە کە بیبینینەوە خوێندنەوەی بۆ بکەین کە ئەمە تعبیر لە چ تەیفێگەکاوە بەڕاستی ینی ئەنرژیەکی زۆر سەرف نەکرێت لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی ئەمانەیە چونکە وەکو تۆ ئەو ئەرزشیان نیە بەڵام لە هەمان کاتە نابێ غافڵش بینیان بە تایبەتی لە ناوەوە گرنگە کە جوابی مەحکەم وەربگرنەوە کە وەری شێگرنەوە دقن وایە من پێم هەڵسوکەوتەکانە بێ بە جددی وەربگیرێ بۆ بەڕاستی لە هەموو دنیا وایەوە بە تایبەت لە کۆمەلگای ئێرانیش ئێمە لە ساڵی 1950 تەجروبەیەکەین ئێمە لەگەڵ بەرەی بۆژوازیەکی
هەتا مێشک و ئێسقان کۆنەپەرست دژی کرێکار دژی سەرەتاییترین مافەکانی خەڵک لە کۆمەلگادا ڕوبەڕوو یعنی منزور وەیە ئەو ئۆپۆسیۆنی بۆرژوایی و ڕاستەی ئێران هەن و کە بەشێک شێڵان خۆیان بە ئۆپۆسیۆن نزانن هەر بەقەت میرحسێنی موسەوی دژێ کرێکار دژی مافی سەرەتایی خەڵک دژی ئازادی اتفاقەن دژی ژن دژی مافی بەرابەری ژن و پێ جا بۆ یەکانێ بۆ ئەمسالی میرحسێنی موسەویوانە هەست بەواکەن جێگایەکە بێ لە هەڵسوکەوتی نێو ئۆپۆسیۆنی بۆرژوایی ئێرانە جێگایەکە بێ ئەلبەتە بەڕاستی خودی عێراقیش کە تۆ تەجروبەی زیاتر هەیە تۆ بینی دوای ڕوخانی سەدام حوسێن ئەنواعی دارودەستەی کۆنەپەرست حتا بەکرێگیرا و ئەوانەی دەستیان لەگەڵ ڕژیمی فاشیستی باسی شتێکەڵ بوو زیندوو کرانەوە و پێکەڵی دەسەڵاتی یا مرکزی عێراق کران یا دەسەڵاتی ئیقلیمی کوردستان کران یعنی مەزون ئەمە ڕەوتێکی بڕە گشتیترە جار لە ئێرانیشە بەو جۆرەیە دەنەچە بڵە وایە ئەم ڕەوتی ملی مەسەبی کە بە نێوی ئیسلاح تەڵاب دەورەیەک بە نێوی بزوتنەوەی سەوز خۆیان دەرخست بەڕاستی لەگەڵ بەو نسبەتەی جمهوری ئیسلامی کزبووانیش کزبوون کەوتونەتە پەراوێزەوە ئەلعان میرحسێنی موسەوی یا محەممەدی خاتمی تر زۆر بە ئیستلاحی ئێمە پێڵین بازیگەری سەحنە نین ئەمان بۆ یەکانێ خەریکن لەگەڵ ڕەوتی ناسیۆنەلیستی پرۆغەربی خۆیان جووتەکەن ئەلبەتە خودیان ملی مەسەبیانە بە جۆرێک بوون بە دوو بەشەوە ئەمسالی خاتمیوانە تا ئێستا هەر دەستیان لە گیرفانی جمهوری ئیسلامیە و هەرەیانەوە خۆیان لە دەرونی نزامە جێبخەن و خۆیان بۆ داناوەکە بەڵێ عاقبەت ڕۆژە لە ڕۆژان خامنەی مانەندە یان نەمێنێ یا مەجبور بە پاشەک شەکرێ ئاپشنێکی دیکە لە نێو خودی کۆماری ئیسلامیەوە بێنە دەست و بەری شۆڕەجێری و خۆشی جەماوەری خەڵکی پێ بگرن میرحسێنی موسەوی ئومێدی بە نێو خودی کۆماری ئیسلامی نەماوە بەڵام چاوەقرتەیەتی لەگەڵ ئۆپۆسیۆنی بۆرژوایی ڕاست هەرەمانەی سبێنێ قرارە کۆنفرانسێ بەرپابکردنی سەبی دابەش بوون بەسەر ئۆپۆسیۆنی ڕاستی پرۆغەربی یان نێو خودی کۆماری ئیسلامی کە بەرحاڵ بەم شکڵە خۆیان وەکو ترندە نامێنن بەڵام وەکو چێرە وەکو شەخسیەت وەکو بەشێک لە قازانج و بەرژەوەندی خۆیان نامێنن مەسەلەن تۆ بینی جمهوری خوازی ئێران دوو بەشن دوو ترندی ئەسلین بەشێکیان تەواوان پرۆغەربین ئەم شورای مدیریەتی گوزاروانە و طرفداری تحریم اقتصادیشن و طرفداری دەخاڵەتی ئەمریکاشن و ئەوانە بەڵام بەشێک جمهوری خواز هەن کە لە نەتیجەی حزبی توودە و ئەکسەریەت و ئەوانە دژی ئەمریکایی و دژی ئەمپریالیستی گەریان هەرماوە میرحسێنی موسەوی لای ئەوان احترامی هەیە بۆ ڕەنگە لەگەڵ ئەوان تێکەڵ بێت جا بەڵێ ئەبێ پرۆژەکەی میرحسێنی موسەوی خۆی لەسەر پای خۆی بەجێ ناگا بەڵام لە چوارچێوەی هەڵسوکەوتی ئۆپۆسیۆنی بۆرژوایی ئێران کە ئەوان هەمویان هاومەبەستن هاو قازانج و بەرژەوەندن لە دژایەتیکردن بەڕاستی لەگەڵ ڕەوتی ڕوو لە پێشی خۆشی جەماوەری ئێران لەمەدا هاوبەشن و منی شتێکی دیکەش بڵێم خودی میرحسێنی موسەوی مەجبور بووە ئەم ئاڵ و گۆڕە بکە و ئەم پلاتفۆرمە بێنێت نەتیجەی خەباتێکی بێوچانە کە لە دڵی کۆمەلگاوە هەڵقڵیوە یعنی ئەم شۆڕشی پێنجمانگی ڕابردوو ئەم خۆشە جەماوەریەی پێنجمانگی ڕابردوو ئەوە بەهێزە ئەوە بە قودرەتە کە بەشە زۆر لە یارانی جمهوری ئیسلامیشی لە جمهوری ئیسلامی پەشیمان کردوێتەوە بەڵام زادەم لە چەند من بەوە تەواویەکەم بڵێ دەست تێکەڵبوونیان لەگەر باڵەکانی دیکەی بۆژوازی ئەبێ بە جددی وەربگیرێ وەک بەر هەڵسکار بەرابەر بە بزوتنەوەی ئازادی خوازانە و بەرابەری خوازانەیە کە ئێمە بەبەستمانە لە کۆمەلگای ئێرانە بەهێز بێت